سڵاتە نەبێ بینەرانی شادرێس بڕیار بوو لە ماوەی 2 بۆ 3 ڕۆژدا موشەی خانەنشینان دابەش بکرێت، بەڵام ئەمڕۆ ئەوە بۆ 3ەم ڕۆژە هێشتا نەتوانرا موشەی خانەنشینان بەتایبەت پارێزگای سلێمانی سنووری پارێزگای سلێمانی موچەی خانەنشینی بە تەواوی دابەش بکرێت بە هۆکاری نەبوونی پارە لە بانکەکاندا. ئەمە جگەلەوەی کە لە سەرەوەی وەرگرتنی موچەدا خانەنشینان لە مانگی ڕابردوودا بۆ وەرگرتنی موچەکانیان لەگەڵەوەی کە قەرەباڵغێکی زۆر لەبەر دەم مانگەکاندا دروست بوو، لەگەڵ ئەوەی کە خانەنشینان شەو تا بەیان لەبەردەم بانکەکاندا مانەوە بۆ ئەوەی کە سەری موچەیان زوو بەربکەوێت و زوو موچەکانیان وەربگرن، ژمارە قوربانی لێکەوتەوە 3 بۆ 4 خانەنشین کە ئەمە ڕووداوێکی ناخۆش بوو، لەگەڵ ئەوەی کە بڕیاردرا شێوازی دابشکردنی موچەی خانەنشین بە تایبەت بۆ ئەم مانگە گۆڕانکاری تیا بکرێت، بەڵام بە هەمان میکانیزمی مانگی ڕابردووە مانگێک تێپەڕی نەکرد بەسەر ئەو ڕووداوەدا، بۆ ئەم جارش هەمان ڕوودا و ڕوویدایەوە کە لەلایەن ئەو پۆلیسانی کە لە بەردەم بانکەکاندان پاڵ بە خانەنشینانەوە دەنرێت لەسەری وەرگرتنی موچەدا و ژمارەیەک خانەنشین بریندار بوون. بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بەم تەوەرەمان گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز علی حەمەدسەڵاح ئەندامی پەرلەمانی کوردستان لە شاری هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە. کاک علی سڵاوت لێبێ ئەم کاتت باش، چێ هۆکارە لەم دۆخەی موچە خۆرانی هەرێمی کوردستانی تێکەوتووە، بە تایبەت خانەنشینانی تێکەوتووە، خانەنشینێک کە دوای چەندین ساڵ خزمەت بەم جۆرە موچەکەی وەربگرێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانتان. طبعاً گرفتەکە چەندایەکی هەیە. گرفتی موچە لە سەرتاسەری کوردستانە هەیە و لە ناو کوردستانیشان لە سلێمانیا زیاترە. ئەمە لەلایەک. لەلایەکی دووەمەوە بۆ خانەنشینی بەتایبەت ئێسەوت بود باسی. طبعاً من چەند ڕۆژە پێشێشا بابەتێکی تافاسیلیم بڵاو کردەوە کە چۆن سلێمانی لە دوو لاوە ئابلوقە دراوە. سلێمانی ئێستا لەژێر گەمارویەکی قورسایە. چی ڕوئەدا؟ ئێستا لە پارەی نەوت، ئەو پارەی نەوت کە ئەگەڕێتەوە سەمان لەسەر ئەوەیە بەشێکی تەرخانە پێ بۆ موچە، بەشێکی تری موچە بێت لە داهاتی ناوخۆ. واتە بۆ نمونە ئەگەر مانگی 2 وەرگرین یا مانگی 3 تقریبەن هەروە ئەبێت لە داهاتی ناوخۆ سلێمانی 7 ملیار دینار بدا، هەولێر و دۆکیش نزیکەی 3 ملیار دینار. ئەم 7 ملیارە موچەی خانەنشین و بەشی سلێمانی ئەڵێ من توانای دابینکردنی ئەم پارەم نییە. واتە جگە لە پارەی نەوت ئەو بەشەی نەوتێتەوە ئەبێ ئیدارەی سلێمانی لە داهاتی ناوخۆ تەواوکاری موچە بکە، پارەی پرۆژەکان دابینکە، پارەی دەرمان دابینکە، پارەی خواردنی نەخۆشخانە و زیندانەکان دابینکە، پارەی دژە تیرۆر و هێزەکانی هەفتا و ئەوە نیە نەستێ و چەکردین و ئەوانە، پارەی کۆی نەستەی دایرەکان، دایرەی ئەمنی و سەرباز و خەدەمیەکان هەموو ئەبێ بەر لە داهاتی ناوخۆ بێت. ئەڵێن داهاتی ناوخۆش بەشی ئەمەنا. واتە لایەک حکومەت هێرێمی کوردستان ئابلوقەی خستووەتە سەر پارێزگای سلێمانی، هەرچی پرۆژەیە وەستاوە، هەرچی پرۆژەیە لە سنووری سلێمانیا وەستاوە. لەلایەکی تر دەرمان لە نەخۆشخانەکانانیە بە دڵنیاییەوە ئەگەر این نەکرێت لە ڕۆژانی ئایندا ژیانی هەزاران مناڵی سلێمانیە کەوێتە مەترسیۆن. دەرمانیە لە نەخۆشخانەکان، عیلاج نییە. ئێستا نزیکەی 100 نەخۆشی سەرەتان ئەگەری مردنی هەیە و لە سەرمەرگە بەهۆی نەبوونی دەرمانەوە. لەلایەکی ترەوە کێشەی خۆڵ و خاشاک کۆکردنەوەی حکومەت هێرێمی هیچ بڕەپارەی تەرخان ناکات. مەسەڵەن ڕاستە قەرار لێ درێ سەرۆکی حکومەت بڕیاریدا 7 ملیۆن دلار بۆ ئاوی چەمشەماڵ مەسەلەن 20 ملیار بۆ ئاوی دەربەنی خان، فلان پارە بۆ فلان بەشۆ، بەڵام خۆی کێشەدا دایمە دوای بەڵام دەست پێکا. بەڵام ئەبێ لەکوێ بێت لە داهاتی ناوخۆ کە ئەچرێ بۆ داهاتی ناوخۆ بەداهات تەمویل لێم پارانە بکرێ ئەو تێ پارە لە بانکان. واتە لایەک حکومەت ئابلوقەی خستووەتە سەر سلێمانی، لەلایەکی تر خراپی ئیدارەدان، خراپی بەڕێوەبردن، خراپی حکومڕانی سلێمانی خۆشی وە قاچاخی ئەوانەش تەسیری کرد. کاک عەلی ئەم کێشە و گرفتانی کە باسی لێوەکرا بۆ بەستەنها سنووری پارێزگای سلێمانی ئەگرێتەوە، کەمی دەرمان، فڕێدانی خۆ. لەبەر ئەوەی باسم کرد کاکە گیان بۆت یەک لە هەولێر و دهۆک داهات بەراورد بە سلێمانی زیاتر. بۆ نموو لە هەولێر و دۆک نزیکەی 19,000 کۆمپانیا هەیە، لە سلێمانی 6,000 هەیە، سێشی ئیش ناکە. ئەمە باج زیاتر، ئەمە کاتە باج زیاتر.
مەسەن ئیبراهیم خەلیل هەموو کاڵای عێراق و بۆ عێراق لە تورکیا و لە ئەوروپا لە ئیبراهیم خەلیلەوە دێ، بەڵام لەگەڵ ئێران است 18 مەرز هەیە، دوانیان لە سلێمانیە، هەو ئیدارەی هەولێر خۆی مەرزی خۆی هەیە، سە بازرگانەکانی هەولێر و دۆک ئاراستەیەکردن لە ئێران لە حەجەوە بەران باشە. ئەمان لەگەڵ سووریاش مەرزی، واتە لە خاڵی سنووریەوە ئێرە بەقوت، لە باجەوە ئێرە بەقوترێ کە داهات زیاتر بوو، خەڵک زیاتر جوڵە دروست بوو، ئیلتیزامەکە بکرێ ئەو کارەبا ئەوانشەوە. لە سلێمانی بەو شێوە نییە، یعنی لە ڕاستیە ناڵێ من لە هەموو کە زیاتر وتومە قاچاخی لەو سنوورە هەیە، ماگانە نزیکەی 10 ملیار دیناری زەرەری بەس لە داهاتی باشمارداوە، چکە بەس لە جگەران نزیکەی 10 ملیار. ئەیناوەکانترە قەدەغەن مەسەڵەن خورما قەدەغەیە بە نایاسایی داخڵیەکەن، هێلکە قەدەغەیە بە نایاسایی داخڵیەکەن بە 125 جوانەکە. بۆ نمونە جگەرە، دووگی حیوانە، سنگی مریشکە چی، ئەمەش تەسیراتی کردووە. بەڵام هەر لە نەتیجە ئەگەر عادل بین داهاتی هەولێر و دۆک زۆر زیاترە لە سلێمانی، یعنی ئەوە ڕەوانیە بڵێ ئەبێەوە کوێک بێ. بۆیە من کە ئەڵێم لە دوو لاوە سلێمانی کە مارۆی داوە و ڕوون و ڕاشکاریش بەرپرسی ئەم دۆسیە ئەم غەدرە گەورەی لە پارێزگای سلێمانیە کرێ 3 کەسن، هاوسەرۆکی یەکێتی، جێگری سەرۆکی حکومەت و سەرۆکی حکومەتی، چونکە سەرۆکی حکومەت کە سوێندی خواردووە نەیوتووە من حەقم تەنیا بە مەشارعی هەولێر و دهۆکەوە هەیە، نەیوتووە من بەرپرسم لە نەخۆشخانەکانی تەنیا هەولێر و دۆک، هەرچەند لە هەولێر و دۆکشەوە نییە نەخۆشخانەکان کێشەیان دەبێت، ئەوە نییە لە سنوورش کێشەی جادە و بە تایبەتی بڕۆیە گەرگەڕەکان ژارنشینەکان بینی و لەم هاوینە هەولێر تووشی قەیرانێکی ئاوە بێ چاوەڕوان نەکراوە بۆ معلوماتی ئەوە نیوە بێ کێشە بێت، چونکە ئەمان تا کاتی خۆی نەیە خەمی لێ ناخۆت، شوقەی دنیایان دروست کرد، تاوەری دنیایان دروست کرد بۆ هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستان و بەپەلە چۆن زۆرترین پارەیان دەستکەوێت پشت بەسە بە ئاوی ژێر زەوی بۆ ئەوەی ئاویان بەردەوام بێ. قوڵایی بیر لە هەولێر گەشتووەتە 700 بۆ 800 مەتر، 700 کارەساتە 2-3 ساڵ تێکاتە 1000 مەتر، لەبری ئەوەی بێن سەکەن بەپێی پێویست دروستکەن، سوود لە ئاوی زێ و ئاوی سەرزەوی بینن بۆ ڕێکێشان و کێ ئەمەی هات و ئەم هاوینەش نەتیجەکەی بین لێ بەدات، یعنی ئەوە نەبێ ئێرەش بێ کێشە بێ، بەڵام کێشەکانی سلێمانی کەمێ دیارتر. بەڵێ دابشکردنی موچە تاکەی بەم جۆرە دەبێت، دابشکردنی موچە بە تایبەت موچی ئەم سیستەمە بەردەوام بم شێوەیە بێت. بەڵێ ئەو بۆ 2 مانگە قوربانی لێ دەکەوێتەوە خانەنشینێک فەرمانبەرێک مامۆستایە کە چەندین ساڵ خزمەتی کردووە بۆ جۆرە ڕێزی لێ بگرێت و بۆ جۆرە موچەی پێ بدرێت. قوربان تا بەم شێوە بە شتێک نییە ناوی حکومەتی هەرێمی کوردستان بێ، حکومەتی یەکگرت و خەزێنەی یەکگرت و جگە لە درۆیەکی گەورە هیچی تر نییە، چونکە پارەکەی نەوتێتەوە ئەوەی دێتەوە، سەبان لەسەر ئەوە نییە کە نهاتەوە. یعنی مەسەڵەن من دایمەڵێم باشە خەڵک ئیشی بەم حکومەتە چی، یعنی ئەم هەموو مەسروفە لە پەرلەمان و لە سەرۆکایەتی هەرێم و لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتانە بۆ بکرێت، پارەکەی نەوت دێتەوە دابەشە، ئەوە نەوتەکە دابشکرا 43 بۆ موچەخۆرانی سلێمانی 50 تەواو کاریەکەی هەر مەنتیقەیەکە بێت داهاتی خۆی بدات، داهات لە هیچ شوێنێ ناگەڕێت، شتومە هەولێر دۆکش ناگەڕێت سلێمان، هەر مەنتیقەیەک بە داهاتی خۆی تەواوکاری موچە بدا، بە داهاتی خۆی پرۆژە بکە، بە داهاتی خۆی دەرمان بکرێ، بە داهاتی خۆی خواردنی زیندان و نەخۆشخانەکان بکرێ، بە داهاتی خۆی نەسری 70 و دژە تیرۆر و ئاسایش و دەستگا و پاراستن و زانیاری و دار و هەر باشە خەڵکیشی چییە بەم هەنی دوو ئیدارە و تا یعنی سە دوو ئیدارەیە جا وەکو پیاوە ئەعلانی کەن باشتر نییە بۆ ئەوەی خەڵک بزانێت کێ بەرپرسەلەوەی کە بەسەریا دێت. بەڵام ئەوە دەستی خەڵکایە کاگالی بەڵێ چۆن لە دەستی خەڵکایە، خۆ بێدەنگێکی سیر هەیە، ینی سەر تۆ سەری کە ئەسایکە شتێکی بەسیط بێ حەچی میدیای سلێمانی قسەی لەسەرەکە وانە بەستخوا تایسە چەند راپۆرتی دقیق بینیوە لەسەر قاچاقچێتی لە باشماغ چەندێ سەرەری داوچی لە داهاتی وڵاتەیە، چەند راپۆرتی دقیقی بنکۆڵاکاری بینێ مەسوفانی بانگانەی یەکێتی چەنە و بەچی بەڕێوەچی ئەم هەموو بینا و بارەگا و کەنا 50 کەناڵی بۆچی چەند راپۆرتی دقیقی بینیوە قسە لەوە بکە ڕۆژانە 30,000 بەرمیل نەوت لە سووریاوە دێ و دینارێک بوومرگ نادێ و بەبێ، یعنی نەمیدیا قسەکە نە سیاسەکاتێکی جدیان هەیە، هەمووی خەریکی ڕازیکردنی سەرۆکی حکومەت و جێگرەکەی و هاوسەرۆکەکەیەتی، شتێکی جددی نەماوە لە ساحەکە، ئەو پەرلەمانیشیان داخستووە بە پارتی یەکێتی بڵێستەوە، ئەی ئەمە خەتایکیە، خۆ خەتایکی ینی خەتایکی پێتان وایە هەڵبژاردن کرێت لە کاتی خۆیە؟ نەخێر نەخێر بیانوێ هەر ناشیکە نەک نەخێر
ئەمە یەکێتی و پارتی لە یەخڕون و هەمووان بێدەنگن لێ هەر نانوێت. بەڵێ کاک علی چارەسەر چییە؟ ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاوە تا وەڵامی پابندی بڕیارەکانی وەزارەتی نەوتی عێراق نابین، پابندی تووشی زەرەرراڵی نابین. عێراق ئێستا لە حاڵەتی ئیستقرارانیە، عێراق ئێستا لە حاڵەتی ئیستقرارانیە، شپرزەیەک وانەوە هەیە. ئەگەر دەوڵەتێکی جێگیری بەهێز دروست بێت تووشی نەهامەتیمانەکە نەمانە. پابەندنابی چیەکەی لە تورکیاوە زەختەکە، لە دەرەوە زەختەکە، 100 ڕێگەی زەختی بەدەست. بۆیە قسەی عەقلانیەوەی لەگەڵ عێراق قاڕێکەکەی. بەڵام سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە وتوێتی کە ئێمە لەسەر فرۆشتنی نەوت و غازی هەرێمی کوردستان بە شێوەی سەربەخۆ بەردەوامە بین. گورە غازی نییە هەرێمدا بیفرۆشێ، غازی نییە برا، غازی نییە. بەڵام بەڵێنی ئەوەشی داوە کە ئەبێتە جێگرەوەی رووسیا لە دابینکردنی غاز بە وڵاتانی ئەوروپا. شتێکی خۆشە بۆ باسکە. هیچ نییە، نە هیچ نییە. یەکێ شەڕەکان لەسەر ئەڵێ وەڵی نایڵم بیبێ، هیچ نییە. چی ناڵی چی بە یەکێک شەڕەکان لەسەری بە غازی هەرێمی کوردستان بە قوربانی بن. ئێسێمە تاکی کێڵگەی هەمانە قادرکەرەمە کە هاوسنوورە لەگەڵ عێراقاوە ئینتاج. جارێ نیوەی مەحەڵاتی کارەبای کوردستانی شناکە بەهۆی نەبوونی غاز. ئێمە نزی هەموو ڕۆژە نزیکەی 800 ملیۆن پێ سێجا غازمان پێویست 450 ملیۆن پێ سێجا. ئەگەر ئێستا حەل نەکرێ، پلانێدا نەدرێ هەم بۆ تەوزیعکردنەوەی ئەو بەرهەمەی کە هەیە LPG غازی ماڵان جیاوازە لەوەی کارەبا، هەم خەزن نەکرێتەوە ئەم زستانە قەیرانێکی غازی چاوەڕوان نەکراو لا لێمان دروستە بێت. ئەم قسەیە بینیتەوە زستان ئەم قسەت بەبییر دێتەوە. باشە؟ دوو، هێشتا هیچ خطەیەکی پەسەندکراو نیە. واتە تۆ بێ خطە بێنی پەسەندیکەی لەگەڵ بەرەمێنەرەکانە ڕێکەوی کە کەی بۆ کەی بە جەدوەلێکی زەمەنی غاز زیادەکە هەناردەی دەرەوە. ئەگەر هیچ گرفتێکی سیاسی کە عێراق قبوڵی ناکات، غاز بۆ عێراق وەکو نەوت نییە. عێراق نەوتێکی زۆری هەیە، لە ناوخوا ڕۆژانە نزیکەی 600 هزار بەرمیل بنەوتە پاڵێوێت بۆ پێداویستی عێراق. باشە جگە لەوەی هەناردەیەکە، بەڵام عێراق لە دەرەوە غاز هەناردەکە. تۆ بڵێ حسێ بۆ دەوڵەتی عێراق ناکەم، کەیفی خۆیەتی بێ ماگانە بە شەقی 200 ملیارم بۆ بنێرێ، منیش غاز هەناردەی دەرەوە کەم چ مشکلێ ئەوە؟ ئێمە سەرێشەت بۆ دروست بەشێکشم لە وڵاتە. شتیوان نییە ئەبێ لەگەڵ عێراقا بێکن. دوو ئینتاجت نییە. ئەگەر هەر هیچ گرفتێکی سیاسی ئیداری تەکنیکیش نەبێ، نەک بۆ ئەوروپا 2030 ئەتوانی بە حەجمێکی کەم، نەک پێداویستێ و تورکیا دابینەکە، بە حەجمێکی کەم دانێ لە ساعت ئاوە ڕوانی تورکیای کەواتە سەرۆکی حکوومەت کە بەڵێن ئەدات غازی وڵاتانی ئەوروپا دابینەکات، ئەوە ئەگا بەچی؟ هەرگیز هەرێمی کوردستان ناتوانێت غاز بۆ هیچ وڵاتێکی ئەوروپی. لەوانەیە 2030 ڕێژەیەکی کەم بۆ تورکیا بکە، ئەویش ئەگەر کێشەی سیاسی هەرێمایەتی حزبی ناوخۆیی نەبێت. کاک علی چارەسەری ئەم دۆخە چییە؟ دەست بۆ هەر شتێکەوەی کێشەیە گرفتە، ڕێگەی دروست چییە؟ هاوڵاتیە بێت چی بکە؟ حکومەت دەبێت چی بکات؟ چارەسەر ڕێکەوتن لەگەڵ زۆر باسمان کردو، ڕێگە چارە چییە؟ زۆر باسمان کردووە. یعنی من خۆم گەشتبی نیم لە ڕێگەی پارتی یەکێتی ئەم دۆخە چاکری. ئەوە زۆر بێمنەتیشن، زۆر بێباکیشن. و پێشیان وایە ئەم وڵاتە مڵکی باوکی ئەوانە. بۆ معلومات ئەو مەعاشە ئەمان دەنێ خێرە، ئەو کەمە زەوی تیاژین خێری ئەوانە، هەر بە جددی هەرچی زەوی باشە بۆ پرۆژەکان سیکا بێ بۆ ئەوان بێ بە موافقی ئەوانی شتێ لە وڵاتان نەکرێت. ئەرز و مەرز و نەوت و سوپا و دار و بەر مەسەن یەکێتی یا پارتیەوە هەردووکە. ئێستا شانازی بۆ کەن ئێمە هێزی چەکداربانەی خەڵکی ترێت. تەنانەت نەسیە و فیشەکە کەشتان بە ئاو بە پارەی کرێی نەسیە و سەری بۆ باجی خەڵکی سلێمانی فشی چیان بەسەرا. ئەمە بۆ پارتیش هەمووی بە داهاتی ناوخۆی کە داهاتی ناوخۆ چییە؟ گومرگی خەڵکە، باجی خەڵکە، زەڕی بێ خەڵکە. ئەوە کە هێزی حزبیمانەیە و خەڵکی تر پێشمەرگەی نییە و ئێمە هەمانەوە ئەم قسانە. چارەسەر ئەوەیە هێزێکی جددی تەنەزول نەکرد، خاوەن مەبدە بە بەرنامەوە ڕوبەڕووی ئەم ستەمکاری بێتەوە. حال بە فشاری مەدەنی خۆیانەوە بە عیلاقاتی دەولی بە ئیشکردن. بۆیە بۆ ئەوکەی تریش لەگەڵ عێراقا، یعنی بژادەی دروستەوەی لەگەڵ عێراقا. ئەوەس ئەسلێمانی تێ
نەجادێک نەبستێخیر هەیە ئەکرێت نەخەدەما هەمووی وەساوە ئەم هاوی نەبزانە دەربەنی خان و چەمچەماڵ و زۆر شوێنی تر بۆی نەبوونی ئاوە تووشی چییە بن لەو لاوانە نەخۆشخانەکان دەرمان نەبێت ئەم لەم لاوە بێن بە شتی عاتفی و ئەوانە فری ئێستا هیچیان پێ نەماوە تەبعاً تێن چیەکەن بۆ ئیدارەدانی جەماوەر و خەڵک یەکێتی قسە بە پارتی ئەڵێ پارتی قسە بە یەکێتی ئەمە قووەتەکە کاک عەلی ئەو هێزە جددیە کە پێویستە دروست بێت کەی دروستە بێت ینی هاوڵاتی تا کەی خەڵکە بێ ئێمەمانان ینی ئەوانەی تری ئەوانەی دەخەمیم میلەتانە بێ شتت لاوەکیەکان بەلاوەنێن بیر لە شتێکی جددی بکەنەوە ئەگەر نا ینی ئەم دۆخە زۆر خراپ پاشە پێویستە کێ ڕابەرایەتی و من یەک شتی ترە ئەگەر ئێستا $906 بێ مەوەزعکە بیرکەوە گەر بێتەوە بۆ 80 بێتەوە بۆ 70 پێویستە کێ ڕابەرایەتی و هێزە بکات کاگاڵی وەڵا وەکوش ئەکرێت چەندین کەسایەتی باشەیە ئەوانەی ئەکرێت سیستەمی حزبایەتی بگۆڕێ دەستە هەبێ بەڕێوەبردن هەبێ ئەو فۆرمانەیەکرێ هەموو مناقەشە بکرێ مەرجنیەت حزب بێ مەرجنیە ئەوە بێ یعنی زۆر فۆرمی نوێ لە دنیا هەیە بەڵام ئەبێت دوای ئەوەش بیری لێ بکەیت ئەمە چۆن تەوزیفێکی مەسەن هەر انتخابات نییە ئەو گریمان انتخاباتیان نەکرێت ئەی چی بکەین گریمانەوەیان نەکرد چی بکەین لێگەڕێن یعنی ئەمانە چیان بێ ئەوەی بۆ بەسەر و میلەتە بێن کاک عەلی ئەوەی لەسەر هاوڵاتیە چییە ینی چارەسەر ئەوەیە کۆمنت نووسین و وەڵای هاوڵاتی فشاری جددیکە هاوڵاتی فشاری جددیکە ینی هەمومان فشاری جددی شەقام زۆر دەوریە لە دەرەوە لە ناوە زۆر دەوریە زۆر کاریگەریە کەس قسە ناکە وای دێتێتر خەڵک مناڵەکەی نەخۆشوێ دەرمانی بۆ ناکرێەوە ئەمرێ قسە ناکە ئیسەر هەر ئەو 100 کەسەی ئێستا شێرپەنجیان و لەسەر مەرگان کە سوکاریان بێنە سەر جادە هەڵوێستیانە بێت لەولا مناڵەکان بێن لەولا ئەوەی بە حادسی سیارە و تەواو ینی خۆ ناڕزایەتی ئاوا دروستە بێت دووەمە پشوو درێژیە بێ خەباتی مەدەنیە بێ یعنی مەسەلەن بۆ نمونە کەی 20,000 کەس هاتوونەتە سەر جادە بەخۆشمەوە ئامادە بووین 1 هەفتە نەڕۆینەوە لەسەر جادە شەو بێنین کردومانە ومن نەتەقێونە کاکسە خەڵکەڵە پێشان کاکە پێش شەڕە تەقە و شەڕ تۆ هیچ خەباتێکی مەدەنیت کردووە کاکە بە دەدەقە 1000 کەس لە بەردەم پەروەردەی ڕۆژ ئاوا کۆ بێتەوە گۆڕاکاری دروست نابێت هەر یەکێتی لە خۆی ئەڵێەوە 10 دقیقە ڕۆن و پارچەڵە من حەمیشە لە منتیقەی من بەڵام کاگاڵی ئەوە ڕوویدا لە ساڵانی ڕابردووە بەڵام بریندار و کوژرانی هاوڵاتیانی لێکەوتەوە والله ئێمە تەمەن ناکەین کەس نەمرێ کەس نەکوشتێ کەسی نەبێ بەڵام تر خەباتی شیانی چەند کەسیش بە حادسەی سیارە من چەند کەس بەهۆی هەموو ڕۆژە 15 کەس لە کوردستانە بەس لە هیوا نەک لە سەرتاسەری کوردستان تووشی شێرپەنجەیە بێ بەهۆی چی گازوایلی ساختە ڕۆنی زەیتی ساختە خواردنی ساختە خورمای بەسەر چوو خواردنی بەسەر چوو مادەی لە هەمووی ئەوە نییە بڵێ ئەم دۆخە ئەگەر داڕزایی دەردابڕم سەلامەتە ورە خراپترێ عجات پیا لە هەڵوێستێک ئاتیا بچێ باشەیە ئەوەی کە بەوەی خواردنی ئەکسپایر و گازی خراپی ئەمانە و ئەوانەوە لە ماڵەوە تووشی سەرەتان سەرنجی بەڕێزت بزانم و بەدەفەت یەزانم کە سەبارەت بە ئۆپەراسیۆنی سوپای تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستاندا هەم حکوومەتی هەرێمی کوردستان بێدەنگە و هەم هێز و لایەنە سیاسیەکان بێدەنگن بەڵێ ئەم ئۆپەراسیۆنە تەبعاً داگیرکاریە ئێمانانە بێ وشەی داگیرکاری بەکاربێنین بۆ سەر خاکی هەرێمی کوردستان بەڕێکەوتن بووە ینی لە خۆ ڕادات و سوپای تورکیا ڕێکەوتن بووە کاکە کاڵێ حکوومەت یعنی پارتی کە ئەڵەی پارتیش ینی گۆڕان یەکێتی یەک دێڕم بۆ بێنە یەک دێر گۆڕان یەکێتی وەکو حەزب یان وەکو تیمی حکوومەت بڵێن ئێمە دژی ئەم ئۆپەراسیۆن بڵێن ئەم ئۆپەراسیۆنە بۆ داگیرکردنی خاکی کوردستانە بڵێن ئەم ئۆپەراسیۆنە بۆ ئەوەیە یعنی هیچ ئیدانێکە هەیە نییە هیچ نییە متای وەزارەتی پێشمەرگەکە وەزیرەکە یەکێتیە وەزارەتی پێشمەرگە سەرکۆنێم ئۆپەراسیۆنەی کردووە هەرەوە نەوی تۆ بەشێنینگی بەشێنین حزبەکانی دیکەش کەستان ئۆپۆزیسیۆنەکانیش یەک هێزی ئۆپۆزیسیۆن هەیە وتوێتی داواکە عێراق هەڵوێستی هەبێ یا حکوومەتی هەرێم هەڵوێستی هەبێ بەڵام نەیوتووە پێویستە ئەم داگیرکاری تورکیا نەیویستووە سەرکۆن
بڵێ پێتان وایە سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا پەیوەندی بە ئەم ئۆپەراسیۆنەوە هەبێت؟ بەڵێ بەڵێ چکە دوایەوە ڕوویداعنی خوار بە جەدوەل ئینسان لێکێ هەر ڕووداوێک ڕووبات هێز و لایەنە سیاسیەکان ئەگەر دژ بە یەک بێت و ئەگەر بە یەکەوە بن بێگومان قسەیان دەبێت لا کەناڵە فەرمیەکانی خۆیانەوە بەڵام بۆ ئەم ڕووداوە نەک ئەو هێزانی کە باست کرد هیچ هێزێکی دیکە دەنگی لێوە نایەت. من تا ئێستا پێم وانە لەم شتانە هیچ ئەجێندا حزبیەک هەبێت لە دەرەوەی پارتی پێچوانەی ئەجێنداکەی پارتی لە وردەشتا هەیە بەڵام لە شتی گەورانی چەند کیە لەسەر نەوت قسەیەکی جددی و هەڵوێستێکی جددی کردووە نایبینی کێ لەسەر ئەم فۆرمە لە حکومەت مەسەڵەن جیاوازی پارتی یەکێتی چی یەکێتی باوەڕی بۆیە دادگا بەدەستخۆی بێ پارتیش باوەڕی بە دادگا بەدەستخۆی یەکێتی باوەڕی بۆیە هێزی چەکداریە بێ پارتی باوەڕی بۆیە هێزی چەکداری یەکێتی باوەڕیە لە شارێکا چەندین بارەگای هەبێ پارتی شەمان باوەڕ یەکێتی باوەڕی بەوەیە کەناڵی حزبی زۆریە بێ لە بودجێ میلەت پارتی باوەڕی بەوەیە یەکێتی باوەڕی حزب بەبێ اقتصادی بەدەستەوە بێ پارتی باوەڕێ بێ حزب اقتصاد جیاوازیەکان چییە مەسەلەن ئەو حزبی بنەماڵەیەش حزبی بنەماڵە یعنی جیاوازیان چییە؟ بەڵێ کاگالی هیچ گەشببینیەک هەیە بۆ ئەوەی کە هاوڵاتیان لەم قەیرانە لەم دۆخەی کە تیایدان ڕزگاریان بێت؟ وەڵی ئینشەڵا ئینسانە بێ هەر گەشتبین بێ و هەوڵ و تێکۆشاندا فشارەکان زیاتر بکە بەڵام ینی واقعبینیش بین باوا بڵێن ئەگەر ئێستا نرخی نەوت لەم ئاستە بەرزایە $100 $105 جوڵەی بازرگانی زۆر باشە ئەمە حاڵی باچ و ڕسوماتە حکوومەت هێرێم نتوانێت حکومڕانیەکی باشکە کەواتە هەرگیز دەتوانێت ئەم فۆرمە لە حکوومەت ئەم حکوومەتەی ئێسەکە. بەڵێ لە کۆتاییە ئەمەوێت بزانم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەچێتە ژێرباری بڕیارەکانی دادگای فیدراڵی چی بەسەر قەواری هەرێمی کوردستانیە چی بەسەر دۆخی موچە و بەگشتی قەواری هەرێمی کوردستان دێت؟ لە ئێستادا ڕەنگەشتی زۆر گەورە ڕوو نەدا تاوەکو حکوومەتێکی جێگیری مستەقر بەتابەتی کازمی ناوێت لەگەڵ ئەمانەوە تەواوەتێکیدا بەڵام عێراق جارێ هەر فشارەکە تا لە لەحزەیەکان فشارە لە قەراری. بەڵێ سوپاس بۆ بەڕێز عەلی حەمەدساڵح هەندامی پەرلەمانی کوردستان لە شاری هەولێرە و بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت. سوپاس بۆ بینەرانی شار پرێس کە بینەرمان بوون هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازم.